پێدانی موچەش کۆتایی بە بایکۆت نەهێناوە. کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی گشتی کەلار ماوەی زیاتر لە 30 ڕۆژە بە هۆی دواکەوتنی موچەکانیانەوە بایکۆتیان کردبوو. ئەگەر چی دوێنێ شەمە موچەی وەزارەتی تەندروستی دابشکرا، بەڵام بەیانی ئەمڕۆ من هاتمە بەردەم نەخۆشخانەکە کارمەندان و پزیشکان دەوامیان نەکردو، ژمارەیەکی زۆر لە نەخۆش هاتبوونە نەخۆشخانەکە، بەڵام هەروە بەبێ وەرگرتنی چارەسەر گەڕانەوە ماڵەکانیان. ئەگەر چی درنگانێکی شەوی ڕابردوو نزیک کاتژمێر 12 شەو بوو لە پەیجی نەخۆشخانەی گشتی کەلار ئاگاداریەک بڵاو کرایەوە کە هاوڵاتیان ئەمڕۆ دەتوانن سەردانیان بکەن و پزیشک و کارمەندان دەوام دەکەن. بەڵام من کە هاتمە ئێرە وەکو ئەوەی دەرکەوت نەخۆشێکی زۆر هاتبوون ئێرە، بەڵام بەبێ وەرگرتنی چارەسەر ڕۆشنەوە ماڵەکانیان. من قسم لەگەڵ وتەبێژی تەندروستی گەرمیان کرد و باسی لەوە کرد کە قسەیان لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلارا کردووە و توێتی کارمەندان و پزیشکان هاتوونەتە نەخۆشخانەکە، بەڵام نەخۆشی کەم هاتووەتە ئێرە سەردانی نەخۆشخانەیان کردووە، بۆیە پزیشکەکانیش ڕۆشتونەتەوە ماڵەوە. بەڵام من ئەوەی کە قسەم کرد لە گەڵ کارمەندانی پاکەرەوەی نەخۆشخانەکەەوە چەند فەرمانبەرێکی نەخۆشخانەکە ئەوان باسییان لەوە کرد کە ئەمڕۆ بەشی تاقیگە و دەرمانخانە بە هیچ شێوەیەک دەوامی نەبووە، تەنها ئەوەی هاتووە یەک دوو پزیشکێکە بووە لە بەر ئەو هۆکاری کە بەشی تاقیگە نەبووە نەیانتوانیوە پشکنین بۆ نەخۆشەکان بنووسن، ئەوانش بە ناچاری ڕۆشتونەتەوە. ئەمە دوای ئەوە دێت کە لە نەخۆشخانەی گشتی کەلار ماوەی زیاتر لە 30 ڕۆژە بایکۆت کراوە، هیچ کەسێک لێرە چارەسەر ناکرێت و ئەم وەک باسم لێوە کرد ئەمڕۆ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی و نەخۆش هاتوونەتە ئەم نەخۆشخانەیە کە من لێرە بووم، بەڵام ئەوان وەک باسییان کرد هیچ پزیشکێک لێرە نەبووە، چارەسەریان وەرنەگرتووە. من ئەمەوێ هاوڵاتیەک وەرگرم کە هاتووەتە ئێرە. مامەگیان ئەگەر بێت ئێرە سوپاس دەکەم. سڵاو لێ بێ مامەگیان، ڕۆژی تەژوورەوە دەوام هەبوو لە نەخۆشخانە لە نەخۆشخانە دەوامنەوە بایکۆتیان کردەوە، هاتینە بۆ ئەم علاجین ئیناین درێژخایەنە. باش چنێکە عیلاجەکان وەرنەگرتووە؟ وەڵی من لە 28 پێنج نەهاتمە، ئەوەی ئەمڕۆ هاتمتم بەشکەم وەری بگرم 28 پێنج تایسە نوەرم نەکردێتتر هاتم لە لێرە نەوین. ئیمڕۆ هاتی ئمڕۆ 24 وتیان گەرە وەری گرم زانمە ئەوی سێزێکم کە بایکۆتە کەس نیە لێرە، کەسی لێ نەبوو لە لێنەوەڵە. ئەرەوەڵە لە ماوەی ئەماوەی کە دەرمانەکان وەرنەگرتووە نەخۆشخانە نەبووە، لەکوێ لە بازار دەرمانەکان لە بازار دەرمانەکردین، ئەرەوەڵە لە بازاڕی کردین. ئەگەر لێرە نوێگەی مەجبوری بڕۆینە بازار دەرمانەکانی دەستن یعنی هین نییە، گەری ئەبێ بەبێەوە کاری بێنێت و وەکاری بێنێت و بۆ ئەوەی بازارژ نرخەکانیان گرانە. ئەرەوەڵا لە بازار نرخی گران، ئەرەوەڵا بەس دەرزەکەی وە 22,000 بێجگە لە سرنجەکان و بێجگە لە بڕێت دەرمانی بڕێنی تریاتی حەبووی نەگان شیاتی، ئەرەوەڵا گرانە. علاجی درێژخایەنە؟ ئارەوەڵی درێژخانە. دەستەکان خۆش بێ، زۆر سپاس. بڵێ وەکو ئەوەی گوێبیستی بوون ئەو هاوڵاتیە کە هاتبووە نەخۆشخانەی گشتی کەلار بۆ وەرگرتنی دەرمانی درێژخایەن، بەڵام وەک باسی لێوە کرد هیچ کەسێک لە نەخۆشخانەکە نەبووە و نەیتوانیوە دەرمانەکانی وەربگرێت، بۆیە لەم ماوەیە کە بایکۆت بووە بە ناچاری دەرمانەکانی بە نرخێکی گرانتر لە بازار